بینەرانی هێژە ئەم کاتتان باش ڕاستەوخۆ لەگەڵتانم بەرنمەیەکی تایبەتتان پێشکەش دەکەین دەربارەی دۆسیەی زیندانیانی سیاسی بادینان 16 ئەم مانگا دادگەی هەولێر یاریدا کە 6 ساڵ سزای زیندانیکردن بەسەر 5 ساڵی مەدەنی و ڕۆژنامەوانی دەبەری بادیناندا بسەپێنێت کە ئەو ڕۆژنامەوانانەش بریتین لە شێروان شێروانی، ئەیاز کەرام، شڤان سەعید، هەروەها هاریوان عیسا و گوهدار زێباری. هەر لە دوای ڕاگەیاندنی سزاکە یاخود هەر لە دوای بڕیارەکە کاردانەوەیەکی زۆر بەرفرەوانی بە دوای خۆی داهێنا، بەتایبەت لە نێو هاوڵاتیان هەروەها لەلایەن ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی تایبەت بە ڕۆژنامەوانان و داوا کرا پێداچوونەوە بکرێت بەو بڕیارەدا و پارێزەرانیش ئاماژەیان بۆەوە کرد کە نادادپەروەریەکی زۆر هەیە و کەیسەکە بە تەواوی کەیسێکی سیاسیە نەک قانونی. ئەمڕۆ هەڵدەدەین لەم بەرنمەیەدا بە لەگەڵ میوانەکانم سەرنج بخەینە سەر وردەکاری بەڕێوەچوونی هەردوو دانیشتنەکەی دادگەی هەولێر، هەروەها ئەو ناڕەزایەتیانەی بە دوای خۆی داهێنا. لەگەڵ ئەوەشدا باس لە مەترسیەکانی ئەم هەنگاوە دەکەین بۆ سەر ئازادیکاری ڕۆژنامەوانی و چالاکی مەدەنی لە هەرێمی کوردستان. بۆ مەبەستا چەند میوانێکمان هەن لە بەرنمەیەدا کە بەڕێزان ڕەنج عوسمان ڕۆژنامەوان، هەروەها کاک بەشدار عوسمان، کاک بەشدار حەسەن پارێزەری دۆسیەی زیندانیانی بادینان، هەروەها خاتوش نەفایەق ڕۆژنامەوان، کاک ڕێنوار نەجم ڕۆژنامەوان و هەروەها کاک یاسین حەسەن هونەرمەند. زۆر زۆر بەخێراتتان دەکەم. زۆر سپاس. کاک بەشدار دەمەوێت لە ئێوەوە دەست پێ بکەم. ئێوە پارێزەری دۆسیەکان و لە نزیکەوە ئاگاداری هەموو وردەکاریەکانی ئەم دۆسیەن. ئەگەر بکرێ باسی ئەومان بۆ بکەی ئەم دوو ڕۆژەی کە 15 و 16 شوبات لە نزیکەوە ئاگاداریکردنەکە بەڕێوەچوو چی ڕوویدا لە نێو هۆڵی دادگا؟ بەناوی خودای گەورە مهرەبان، زۆر سپاس کاک شاسوار، سپاس بۆ ئامادەبووان. سڵاو لەو میوانە بەڕێزەکانت. طبعا دۆسیە ڕاگیراوانی بادینان لێ سەدەکە دەتوانین بڵێن سزادراون، لە ڕاگیراوان دەچوو بۆ سزادان، حکومەکەیان دەچوو بۆ ماوەی 6 ساڵ کە بەداخەوە هەمومانی تووشی شۆک کرد و هەموو ناوەندە جیهانیەکان و ڕۆژنامەنووسان و ڕۆژنامەوان لە دەورە و ناوەوەی وڵات چالاکۆنان هەمووی تووشی شۆک و سەرسڕما بوون و زەرجێکی ئەلامی گەورەشی لێکەوتەوە لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوەش. طبیعی دەمێت ئەمن ئەوەندە بۆ بەڕێزان ئەوانەی کە بینەری ئەو بەرنامان ڕابگەێنم تان ڕوون بکەمەوە کە ئێمە لە سەرەتای دەستگیرکردنی ڕاگیراوانی بادینان ئامادەی خۆمان دەربڕی ئەو مەلەفە سەرەتا لەلایەن بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالق کە وەفدێکیان نەوەکو دەستگای ستاندەر ڕەوانی بادینان کرد. دواتر لەگەڕاوەرنەوە کە هاتنەوە ئێمە من بەخۆم بەرپرسی بۆردی یاسایی بەشی یاسایی من دەستگای ستاندەر تاوتوێمان کرد لە بۆردی گشتی پەسەندمان کرد. ئیتر ئەو کەیسانەمان لە ئەستۆ گرت. بەڵام لە تحقیق لە بیدایەتی ڕا لێ نەگەڕان مەجای ئەویان نەدا بە هیچ شێوەیەک لە کاتی وەرگرتنی ئیفادە ئێمە لەگەڵ ئۆتۆمەت خراوە پاڵانە ئەو سیزادراوانە ئامادە بین لە پێش چایمە ئیفادەکانیان بدەن. قانونیان شتێکی ستاندەری عالەمیە لە هەموو قانونی دنیای وایە کە کەسێک دەگیرێ بدایەت متهم بەریە هەتا ئیسپاتی تاوانەکەی دەکرێت. دەبێ محامی لەگەڵی بی بەبێ محامی حەقی خۆی قسە نەکات. بەڵام لەژێر هەڕەشە و لەژێر تعزیبی نەفسی و جەسەدی و هەروەها هەڕەشە وەک شێرکاک شێروان لە ناو هۆڵی دادگا هاواری کرد و ڕووی پرسیاری لە دادوەرە بەڕێزەکان کرد، وتی ئێوە ئەگەر تەهدیدی عائیلەکانتان بکرێ لە جێ من بنچی دەکەن. ئەوە دەرکەوت دەرخەری ئەوە بوو کە ئەو بەڕێزانە هەمووی جگە لە تعزیبی جەسەدی و نەفسی و ئەوانە تهدیدی عائیلە و شەرەف و ناموسیشیان کراوە کە ئەو لە ئێمە میلەتی کورد و ڕۆژهەڵاتیان بە شێوەیەکی گشتی بە تایبەتی کورد کە ئەو هێڵی سوورە ئامادەین هەموو شتێک بکەین بەس باسی شەرەف و ناموس و عائیلەکانمان نەکەن. ئیتر لێ نەگەڕان ئەمە حازر بین تا گەیشت ئەوەی کە ئەوراق ئەو پڕاوە ئیحالە بوو لە بۆ محکەمەی جینایەتی 2 کە تایبەتە بە تۆمەتبارکردنی تیرۆریستان و کەسە ئەمنیەکان کەسە ئەمنیەکان
ئێمە ئۆراقی حالە بوو عادەتەن لە داوای کە لە محکمەی تحقیقی حالە دەبی بۆ محکمەی جینایەت ماوەی 2 مانگ بۆ 3 مانگی دەوێت بەس تاکو و ئەندامەکانی دادگە پەڕاوەکە دەخوێنەوە و پارێزەرەکان زیاتر ئیتیڵاع لەسەر ئەوراقی دەکەن ئەوجا ڕۆژێک دیار دەکرێت بۆ محکمە. ئەمە پێمان سیر بوو لە بماوەی 15 ڕۆژ ئەوراقی حالە بوو مەوعید دانرا و لە ماوەی 2 ڕۆژیش زیاتر لە 1000 پەڕ لە ئیفادە و ئەو بەڵگانەی کە بەڵگانی کە خستویانە ڕووی کە دروست کرا بوون دخرانە ڕوو بە 2 ڕۆژ هەمووی تەواو کرا هەمووش تەواو نەکرد 1-2 بەڵگانی خوێندەوە ئەوانی تر وتیان کاتمان نییە. بۆیە دادگایەکە پرۆسی دادگایکردنەکە سەر لەبەری پێچەوانی یاسایی بوو و هەمومان لێ ناڕازی بووین و ئێمەش ئینشاءالله بەرنامەمان هەیە لە بۆ ئایندە لە هەفتەی دادێ تەمیزی دەکەینەوە. ئەمن دەمەوێت سەرنجێ بەڕێزانە ڕابکێشم بۆ شتێک دادگا لە بەردەم 2 ئەگەردا بوو یان دەبوایە حکمیان بکە یان دەبێت بەڕائەتیان دەربکە. ئەگەر بەڕائەتی کردابوو نایە کەواتە وتارەکەی سەرۆکی حکوومەت کە 5 ڕۆژ بەر لە دادگایکردنی ئەو بەڕێزانە وتارێکیدا ئەوانەی هەم بەسی خوڕ و بە تێکدەر ناوزەت کرد. ئەگەر بەڕائەت وایە ئەو کاتە زەرزەیەکی ئیعلامی و گەورە لەسەر سەرۆکی حکوومەت دروست دەبوو ئیحراز دەبوو کە چۆن تۆ کەسانێک تاوانبەر دەکەی بەوەی کە ئەوانە سیخڕن و ئەوانە کاری تێکدەریان کردووە فەرم ئەوە دادگا ئازادی کردن. دادگاش لای هەمووان معلومە کە لایەن چێ ئەو دادوەرە بەڕێزانە تعیین کراون لێ هەر دەبوو حکمیان بکەن ئەضعف الئیمان 6 ساڵیان حکم کردن. خۆ ئەگەر جاسوسن و فعلا تێکدەرن و کاریان ئەوە بۆ ئینقلاب لەسەر حکوومەتی هەرێم و وڵات بکەن و ئەوە بەڕای من 6 ساڵ زۆر کەمە دەبێت لە مؤبەد بۆ ئیعدام بی. بەڵام ئەوەندە بەڵێ کاک بەشدار باسی ئەوە دەکرێت کە ئەوانە بەردەوام بێگومان بەر لە بەڕێوەچوونی دادگەکەش سەرۆکی حکوومەت ڕایگەیاند کە ئەوانە سیخڕن و تێکدەرن کاریان بۆ دەرەوە کردووە سیخۆڕیان کردووە ئاسایشی نەتەوەیان تێکداوە. ئەو بەڵگانەی کە لە دادگە خرانە ڕوو لەلایەن دادگەوە یان لەلایەن داواکاری گشتیەوە ئەو لایەنی سکاڵاکار چی بوون دەکرێت پێمان بڵێ شتێکە کە حکوومەت یارێن پێی وایە بەشێکە لە سیخڕی و لە تێکدانی ئاسایشی نەتەوەی. بەڵێ بەڵگەکان ئەمە هەندێک لە بەڵگەکان هەر جێگای پێکەنینە هەندێک لە بەڵگەکانیش دەبوو دەستخۆشی و سوپاسیان بکرێ بە کورتی هەندێک بۆ جەنابتان باز دەکەم. یەک لەو بەڵگانەی کە پێشکەش کرابوو لەسەر مێزی دادگادانرا بوو تاپڕێکی ڕاوە تاپڕ ساچمەی پێدرێن تاپڕی پێدرێن دوستێناوی پێدرێن ئەوانەی کە خەڵک بۆ ڕاو دەیبا لەگەڵ خۆی. ئێستا من لە ماڵی خۆم هەیەم جاری وایە مەسەلەن ئەو شوێنانی کە ڕاوتیدا ئاساییە چوینە ڕاومان کردیە. یەک لە بەڵگانە ئەو تاپڕ و ساسمەیە بوو چوونە نایبیانە بەردەمی مێزی دادگایان دانەبوو وەڵا ئەوانە چەند لە ماڵەوە بووە ئەخێر وەڵای وە جێگای پێکەنینە. ئەوی دیکەش وێنەی بیرەنەوتێکی بێمۆڵەت گیرا بوو ئەو بیرەنەوتە لەلایەن چەند بەرپرسێک و مافیایکی ئەو وڵاتە دەڤەری بادینان ئەو ڕۆژانە نەسی دەدەزرێ. یەک لە ڕۆژنامە نووسەکان وێنەی گرت بوو لە گروپ چاتێک ئەوانە گروپ چاتێکیان هەیە ڕۆژنامە نووسەکان ڕۆژانە ئالگۆری زانیاری دەکەن داینابوو ئەوە شانی نابوو تویان ئەمە وێنەی بیرەنەوتەکانی هەرێمی کوردستانیان گرتووە و بۆ دژمنانی کوردیان ناردووە. ئەوانی تر چەند مەسجێکی سەوتی بوون ڕەنگە 100 مەسجد سەوتی دەبوو بە لە هەر هەمووی 2 مەسجد سەوتیمان گوێ بوو وتیان محکەمە وەختی نییە لێ تەنها 2 دانە وەکو نموزەست دەینێ خوالێ. ئەو 2 مەسجد سەوتی کە دایان بەزان لە هۆڵی دادگە هەمومان جێمان لێ بوو بە ئامادەبوونی گوریستان خان سەرۆکی فراکسیۆنی گۆڕان عەلی حەمەد ساڵح کاک زکری کاک بەڵێن دکتۆرە شایان هەموو ئەندە پەرلەمانەکان ئەوانە لە ژۆرێ بوون لەگەڵ خەڵکی تریش لە چالاگوان و ڕۆژنامەنووسان و یۆنامی نوێنەری CPT ئەوان هەموو لە ژۆرێ بوون وتیان نا ئێمە ئەوەندە کاتەمانێت تەنها 2 دەنگی سەوتی دەخینە ڕوو کە دەنگە سەوتەکەیان لێدا نە دەنگی کاک شێروانی بوو من خۆم شێروان بەس دەیان و سەدان جار قسەم لەگەڵی کردووە و ئێمە داوامان کرد کە ئەو تەزیرە سەوتیانە هەمووی ڕەوانەی بەڵگەی تاوان بکرێت دایرە کێپەی دەگوترێت ئەدلەی جینایی نەبەراتی سەوتی هەر کەسێک دیار دەکات ئێستا ئەوەندە پێشکەوتوو بووە ئەدلەی جینایی پێ دەڵێ ئەو دەنگە دەنگی تۆ یان دەنگی تۆ نییە ئەوەشمان داوا لە دادگا کرد بەڵام دادگا ڕەتی کردەوە بە زۆرینی دەنگ قبوڵی نەکرد. دواتر ئەمە شتێکمان داوا کرد گوتمان ئەوەشمان لەگەڵ ناکەن هەر ئەو تۆمەت خراوە پاڵانە چکە کات تۆمەت خراوە پاڵ بوون ئێستا سزادراون گوتمان ئەو تۆمەت خراوە پاڵانە بگەڕێنەوە ئاسایشی گشتی بە حزوری ئێمە ئیفادەکانی وەرگرن. لەسەردا سەرۆکی دادگا زۆری پێ باش بوو بەڵام لەبەر ئەوی دادگا 3 کەس بوو زۆری نەگوتیان نەخێر پێمان باش نییە بگەڕێنرێتەوە بە کەیسەکە تەواو بکرێ و بڕوە. داواکاریش کەمان بەڕسمی لەگەڵ تیمی پارێزەرانی بەرگری کات پێشکەشی دادگا کرد لەلایەن ئەو سیخوڕەی کە بە سفەتی شاهد وەرگیراوە وتمان کاکە ئەو کەسە کە شایدی داوە کۆمەڵی قسەی باس کردووە لەبۆ نمونە مەسەلەن دەڵێ شێروانی 15 تیمی چەکداری دروست کردووە لە قوشتەپە تا دەگاتە سەحێ لەو منتخەی بادینان. ئێ باشە ئەمە گوتمان ئەمە پرسیارمان لە شایدەیە با بین بزانین ئەو 15 تیمی چەکداری ئەو چۆن ئەو ئیحسایی وەرگرتووە نایان هێشت شایدەکەی بێتە بەردەم دادگا لەوەی تووشی پرسیاری بکەین و لە پرسیارەکان جوابمان بداتەوە بۆمان ڕوون بکاتەوە بزانین ئەو 15 تیمی چەکداریە چێنە و چنە و هەر یەکە چەند نەفەرن ئەگەر ئاسایش
ئاساییشە بۆ تا ئێستا لەو 15 تیمە یەک دانە کەسی شیرە نەگرتووە ئێمە ئەو داوایمان کرد سەرۆکی دادگا پێی باش بوو کە شاهێدەکە حاضر بێ لۆی پارێزەران بە کەیفی خۆمان ئێمە پرسیاری لێ بکەین و بگەین حقیقەت بەڵام دیسان بۆ زۆرینەی دەنگ سەرۆکی دادگا بەتەنیا ماوە دوو دەورەکەی کێوتیان نەخێر پێمان باش نییە ئەو شاهێدە بێت لەوێ بەسفری شایەت هاتوو بەڵام ئەو سیخڕ بوو لە قانونیش ئەو کەسانی کە سیخوڕی دەکەن ئیسفەتی بەسفێت شاهێد وەرناگیرێن مەسەن لە بۆ نمونە ئەو سیخوڕە هەندێک نامە وێنەی لە بۆ جەماعەتی لە بۆ ئەو برادرانە ناردیە بێ ئەوەی ئەوان داوای لێ بکەن وێنەی چەند زابطێکی ئاسایش و وێنەی کەژاوەی سیارەکانی سەرۆکی هەرێم و سەرۆکی حزبەکەیان ئەوانە هەمووی ڕسمی جیرایە لەناو ئەو گروپچاتە دانراوە دەکاکە ئەوانە وتیان خۆیمە داوامان نەکردی ئەو کەسە هەبوو خۆی هاتووە بۆ کاک شێروانی ناردووە یان برادرێکی ناردووە ئیتر کە مۆبایلەکانی دەست بەسەر داگرتیان وتیان ئەو وێنانتان بۆ گرتووە ئەو ئێوە مەبەستان کوشتنی ئەوانە بووە ئەمن لە ئێوە دەپرسم 4 ڕۆژنامەنووس 5 ڕۆژنامەنووس دەتوانێت ئەو هەموو خەڵکە بکوژێتن ئەو خەڵکە تیرۆر بکاتن دوای شێروانی یەک لەو کەسانەیە کە دوو خەڵاتی ئاشتی وەرگرتیە من لە هەردوو چەند ئامادە بوویمە خەڵاتێک لەلایەن ڕێکخراوی ئاشتی جیهانی کە ئەوان ئێستا بەیاننامەیان دەرکرد خەڵاتێکی لەلایەن ڕێکخراوی ئاشتی ئوردنی ئەو کاتە کە هاتن لە هەولێر وەفدێکیانات وەفدەکی ئەمریکا هاتن لێرە خۆم لە هەردوو خەڵاتەکە لەگەڵ بووم کە شێروانی خەڵاتی ئاشتی پێبەشترە بەڵێ زۆر سپاس کاک بەشدار دەگەڕێمەوە لە دەچمە لای میوانەکانی دیکەم شنەخان دەمەوێت بێمە لایەوە سڵاوت لێ بێ دوایەوەی کە ئەو هەواڵەت بیست ئێمە بینیمان دیارە کۆمەڵێک ڕۆژنامەوان لە بەردەم دادگای هەولێر بوون هەندێکیان دەستیان بەگریان کرد بەڕاستی پێم وایە خەبەرێکی زۆر ناخۆش بوو بۆ بەتایبەت بۆ ڕۆژنامەوانان و بۆ چالاکانی مەدەنی چونکە سەرنجام ئەو بڕیارە لە دژی هەموو کارێکی ڕۆژنامەوانی و مەدەنی دراوە ئێوە هەستان بەچی کرد کە بڕیارێکی بەم شێوەیە لە بەرامبەر ڕۆژنامەوانان دراوەک ڕۆژنامەوانێک کە ساڵانێکە لە مێدیای ئازاد کار دەکەن بەڵێ سڵاو لە ئێوە سڵاو لە بینەران هەڵبەتە هەستێکی ناخۆش بوو ئەوە بۆ هەمومان هەم ڕۆژنامەنووسان بۆ هەر ئازادی خوازێک نەک تەنیا بۆ ڕۆژنامەنووسان ئەتوانی بڵێن ڕۆژێکی ڕەش بوو بۆ ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان و بەگرتیش بۆ سەرجەم ئازادی خوازان بەڵام یانی قسەکە لەسەر هەست نییە ئێمە بینیمان کە ئەو کەسانی لە بەردەم دادگا بوون وەکو بە غەزی شت باسی کرد یانی چ دیمەنێکی ناپەژێن هەبوو بەوەی کە خۆیان پێغانە گیرا و ئەگریان بەڵام ینی قسەکە لەسەر ئەو نادادیەیە قسەکە لەسەر ئەو سیستمەیە قسەکە لەسەر ئەو پێشێلکردنی خودی ئەو یاسانەیە کە خۆیان دەریان کردو لە کاتێکا لە هەرێمی کوردستان بە هەموو کەم و کورتیەکانیەوە یاسایەک هەیە یاسای ڕۆژنامەگەری هەیە کە ئێمە قبولمانە بەوە مامەڵەمان لەگەڵا بکرێبەوە مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسانە بکرێ بەڵام کاتێکە بینی پێشێلی ئەو یاسایش ئەکرێ بەوەش مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسانە ناکرێت یان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێش ئەوەی کە دادگا ینی پرۆسی دادگاییەکە بەڕێوە بچێ دێت ئەو کەسانە تاوانبارە کات و بە سیخۆر ناویانە بە وە بڕیاریان لەسەر ئەدا و دواتریش دادگا دێت تەنیا تەطبیقی ئەو بڕیارەدا کە سەرۆکی حکوومەت داوێتی ئەمانە ئێمە نیگەرانەکە ئەمانە پێمانەڵێ کە ئێمە لە کاتێکا چاوەڕێی ئەوە بوون کا بکوژانی وەدات و کاوە و سەردەشت و سۆرانی مامەحەمە دادگایی بکرێن و بیان بینین کە بە سزای خۆیان بگەن ئێمە بە پێچەوانەی ئەوە ئەبینین کە دۆخەکە ساڵ بە ساڵ و لەگەڵ قۆڕینی هەر کابینەیەکی شابینین دۆخەکە زۆر ئازادیەکان بەرتەسکترە بنەوە و دێن هەندێک جار یانەوێ ینی ئەو سنوورەی کە خۆیان دەیان ناوە بۆ با بڵین بۆ ڕۆژنامەوانان دێن ئەمە پرۆژە یاسایی بۆ دەرەخەن و ئەیخەنە پەرلەمانەوە ئەیانەوێ بە یاسایی بکەن ئەمانە ئێمە نیگەرانەکە ئەو دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئێمە باشە زانین ینی لە ساڵی ڕابردووە گرتن و ڕەشبگیری لە دەڤەری بادینان بە شێوازێکی چەند سیر دەستی پێکردووە ینی کەسانێک هەن کە ئەو کۆمنتەشیان نەنووسیوە تەنانەت لە مەسنجەری شەوشتی دیسان دەستگیرەکرێن ئاخفێنرێن بەنمونە ئێمە قارەمان ینی لەم ماوەی پێشوا بۆ دووەم جاریانی جاری پێش و چەندین مانگ دەست بەسەر کرا لە کاتێکە ئەمە باوکیشی تیرۆر کراوە
بکوژانی باوکی ئاشکرانەکران وە کەیسەکەی بەلاغێدا برا و وتراکە بەراز کوشتویەتی جارێکی تر دێن هەمان شت لەسەر کوڕەکە ینی شێوازێکی تر لە تیرۆرکردنە ئەمجارە لەقەی دادگاکانەوە ئەیانەوێ بە یاسایی بکەن ئەیانەوێ ئیتر لە ڕێگەی دادگاوە لە ڕێگەی پەرلەمانەوە گرتن و کوشتن و بڕینی ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان بە یاسایی بکەن وەک چەندین یاسای هاوشێوەمانەیە بەخۆشحاڵی لە ساڵی ڕابردووە و پرۆژە یاسای ئەخترایە پەرلەمان بەدەنگی ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان ئەو شارانەی کە کرا ڕێگە نەدرا کە ئەمە ببێ بە یاسا و تەطبیق بکرێت بەڵام ئێستش بە بەردەوامی کار لەسەر ئەواکرێ لە ڕابردووە یاسای تیرۆرمان هەبوو کە ئێستا ینی ئەو یاسایە لە کاتی خۆیان زۆر هاوارمان کرد زۆر قسەی لەسەر کراتێبینی زۆری لەسەر وتراکە ئەگەر ئەم یاسایە بەم جۆرە بێ هەر یەکە لە ئێمە سبەی ئەتوانن بەپی ئەو یاسایە هەتا بەردەم پەتی سێدارەمان ببن بەڵام ئەبینین کە ئەو یاسایە بەو جۆرە تێپەڕێنرا و دەنگ بە درێژکردنەوەی دراو ئێستا بە هەمان یاسا مامەڵە لەگەڵ ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان ئاکرێ بۆیە ڕاستە ینی هەستێکی هەتا بڵی ناخۆشەوە ئەبینین کە لەو ڕۆژەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان ینی چەندین چالاکی جۆرا و جۆر ئەگەرچی ئێمە پێویستمان بەوەی زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چالاکیەکانمان بەکردداری بکەین و بیبینە سەر جادا بەڵام ئەبینین کە چ فشارێک دروستراوە دوجار ئەو هیچ نەبێ ئەو بەرپرسانەی هێنایە سەرخەت ئەوە نیشانەی ئەوەیە کە بەڕاستی کاریگەری ئەو فشارانە هەبووە کاتێک سەرۆکی حکوومەت دووبارە ئەم توییتی کردووە هەروەها ئەمڕۆ دەستگای تیرۆر وە ئەمانە نیشانەی ئەوەن کە بەڕاستی ئەو فشارانە کاریگەریان هەیە و ئێمە نابێت لەم هەڵمەتە بوەستی و دڵمان بۆ خۆ نەبێت کە سەرۆکی هێرێمی کوردستان پەیامێکی داوە ئیتر ئێمە بڵێن تەواو هەموو شتێک تەواو ئێمە ئەبێ ئێستا مەترسی زیاتریش هەیە هەڕەشەیەوە کرێکە داگرتە ڤیدیۆیی یان دادپێدانانی ئەو تۆمەت ئەو سزادراوانە با بڵێن بڵاو بکرێتەوە کە وەک کات بەشاریش ئاماژەی پێکردوە سەرجەم ئەو پارێزەرانی کە ئەو دوو ڕۆژە چاودێری پرۆسی دادگایەکان کرد باس هەموو شاهیدی ئەوەیاندا کە ئەمانە لە ژێر فشارە ینی هەر دانپێدانانێکە هەبوو بێت لە ژێر فشارە و هەڕەشەی دەستدرێژی هاوژینی ئەو کەسانە کراوە بۆیە ئێستا ئەیانەوێ ئەو دانپێدانانە و ئامادەکاری بۆ ئەوکەن هەبڵایی بێتەوە ئێمە ئەبێ قسەمان لەسەر ئەو مەترسیانەی تر بێ و نابێ ئیتر تەواو بڵین چالاکی کرا و چەند ڕۆژێک و بەسەیان بێ ئومێد بین لەوەی کە هیچ ناگۆڕێ یاخود ئەوەی کە دڵمان خۆش بێ بە لێدوانی چەند بەرپرسێک و هەموو شتێک تەواو بێ ئێمە ئەبێ بۆ لەمە بە دوای چالاکیەکانمان زیاتر بکەین بۆ ئەوەی ڕێگە لەو سیناریۆانەی تر بگرین کە بەتەمان بیکە. زۆر سپاس شنەخان دەگەڕێمەوە وڵات دەچمە لای کاک ڕەنج سڵاوت لێ بێگەر گوێت لە دەنگما دەمەوێت ئەوەت لێ بپرسم وەک کاک بەشدار و شنەخانیش ئاماژەیان بۆ ئەوە کرد کە ئەو تۆمەتانەی ڕوبەڕووی ئەو ڕۆژنامەوانە نەکراونەتەوە تۆمەتی زۆر قورسن بەڵام هەر بەڕاستی لە هەرێمی کوردستان بە بۆچوونی ئێوە ئاسایشی نەتەوەی چیەکە ئەو ڕۆژنامەنووسانە لە دژی کاریان کردووە یاخود دروستکردنی گروپ چات یان زانیاری ئاڵوگۆڕکردن کە دیاردەیەکی زۆر پیشەیی و ئاساییە لە نێو ڕۆژنامەواناندا ببێتە بەڵگەی ئەوەی کە پیلانگێڕی داڕێژراوە بۆ تێکدانی ئەو ئەزمونە ئێوە لەو بارەوە چی دەڵێن؟ ستاڵتان لەبێت بگورە کاک شاسوە ڕاستەکەی من هیچ جێبیسی دەنگی و بەرەزانەی دیکە نەبووم تەنانەت پرسیارەکەی تۆش بەوازحی حاڵی نەبوون لە ڕاستیدا پێچێ سیستمی شەبەکە و خەت و شتانە هەبێت بەرحاڵ پەیوەست بۆی کە ئاسایشی نیشتیمانی چیە یاخود ئەمانەی کە تۆمەتی ئەوەیان خراوەتە پاڵکە ئاسایشی نیشتیمانی یاخود نەتەوەیان تێکداوە یاخود ویستویانە پەلاماری دام و دەستگا حکومەتان قوسڵگەریەکان ئەم شەران بدەن ئەمانە شتێک نییە یعنی ئێمە تازە دەکی پێ بکەین یاخود پێمان وە بێت شتێکە دەبێت ئێمە تووشی شۆکە یان لە سروشت و لە ماهیەتی ئەم دەسەڵاتە تێنەگەن وا بزانە ئەمە یەکەم جارێکە شتێکی لەم چەکە ڕوودا لە ڕاستی دامەی هەیە دووبارەکردنەوەی
ئەو ئەزمونە یاخود ئەو مۆدلەیە لە حکومڕانی کە لە 30 ساڵی ڕابردووە بەرقەرارە و دەکرێت پێی بوترێت ئەزمموی شکست ئەزمموی فساد ئەزمموی ستەمکاری لە کوردستان و بە هیچ شێوەیەک شتێک نییە بمە پێمان وا بێت یەکەم جارە یاخود دوامین جار دەبێت ئەمە بەشێکە لە سروشت و ماهێت و ئەو عقلەتە سیاسی کە لە هەرێمی کوردستاندا وجودی هەیە لە ڕاستیدا پەنابردن بۆ جۆرە سیناریویانە یاخود ئەم جۆرە لە چەمرگەلە پێش هەموو کەسێک دەبێ ئەمانە خەڵکی هەرێمی کوردستان بەرامبەر بەم سیستەمە سیاسیە بەم عقلەتە سیاسی و دەسەڵاتە خۆماڵی کە لە 30 ساڵی ڕابردوودا بەرقەرارە لە هەرێمی کوردستاندا بگوترێت چونکە ئەمان هیچ شتێک نەماوە بە ناوی ئاسایشی نیشتیمانیەوە بە ناوی ئاسایشی قەومیەوە کە ئەمانە با بڵێن تەجاوزیان دەکردێتە سەر هیچ شتێک نەما هیچ هێڵێکی سوور نەماوە لە نەبانەوە تێک نەشکێنرابێ هیچ جۆرە پیرۆزیەک نەماوە لە ڕاستیدا مەبەسم پیرۆزی ئەو بەها و پرەنسیپە ئینسانی و گەردونی و مرۆڤانەیە کە گرنگە لە هەموو وڵاتێکدا هەبێت وە بە هیچ شێوەیەک ڕێزیان لەم شانە نەگرتووە وا لە پەناوەدا زانێمە کە سیستمێکی فاشستی دەوێنە لە ناوچەکەدا بەڕاستی لەسەر دەستی ئەمانە چێکراوە و دەتوانم بڵێم تەجاوزی هەموو ئەو سیستەمە فاشستیانەکەن چ لە ڕابردوودا لە ناوچەکە هەبوو چ لە ئێستاشدا لە دەوروبەرمان هەنچکە ئەوەی کە بەعس تاوی نەکرد لە ڕاستیدا ئەمانە درێژیان پێدا و ئەمانە باز 10 دەرەجە خراپتر دەستیان بۆ ئەم کۆمەڵە چالاکوان و ڕۆژنامەنووسێکی ئێستا دەست بەسەرکراوە لە ڕاستیدا بە تەنها ئەوان نین و کۆی کۆمەڵگەی کوردی لە بەردەم هەڕەشەی گەورەدایە ئەگەر ئێمە لە سیدانیشدانە بینێمە ڕۆژانە هەست بۆ دەکەین کە ڕوبەڕووی کێشەی گەورە دەبینەوە هیچ یەکێک لە ئێمە ناتوانێت ئازادانە قسەی خۆی بکات هەموو ئەو قسەکردانی ئێمە باجی گەورەی لە دووە لە ڕاستیدا ئەمە نییە کە من تو ئێستا وتوێش بێت دەکەن پێمان وەبێت ئەمە ئازادیە لە ڕاستیدا ئازادی ئەوەیە کە لە سروشتی ململانەکاندا ڕێزێژیراو بێت ئێمە دەبیرین لە هەموو هەرێمی کوردستاندا چ ئێرە بێت چ یاخود ئەو شرانە بێت کە پارتی تێدا باڵا دەستا کەوتن دەبێت لە نێوانی کوڵگا و لەگەڵ دەسەڵاتدا بە خراپترین شێواز پراکتیزەی ستەمکاری خۆیان دەکەن و ئێمە دەبینین کە ئەمان بە هیچ شێوەیەک سەڵ ناکەنەوە دەست ناپارێزەندەوەی چیان بێ بەرامبەر کۆمەڵگەی کوردی بەکاری بێنە 30 ساڵی ڕابردوو شاهیدی ئەوەیە لە هەمان کات بەڵێ دیارە پەیوەندیەکەمان پچڕا لەگەڵ کاگرانس هیوادارم بتوانین پەیوەندی لەگەڵ بگرینەوە بەڵام تا کاکە ڕەنج دێتەوە بێگومان درێژە بە بەردامەکەمان بدەین لەگەڵ بەڕێزانی دیکە کە ئامادەن کاکە ڕێنوار دێمە لای جەنابێت سڵاوت لێ بێت ئەوەندەی چاودێری بارودۆخەکەت کرد بێت لەم ڕۆژانەدا ئەو ناڕەزایەتیانەی لە نێو ڕۆژنامەنووسان زیاتر دروست بوون هەست دەکرا کە ناڕەزایەتیەکان ڕادیکالترن و ئەو مەترسیە زیاتر بەدیکرا کە ڕۆژنامەوانیان هەستیان پێکردووە لە دوای ئەو بڕیارە چونکە بڕیارێکی ئاسایی نەبوو و بەشێک لە ڕۆژنامەنووسان لە باسییان لەوە دەکرد کە ئەگەر بێت و دەسەڵاتەمەی بۆ بچێتە سەر مەودای ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر بەرفراوان بەرتەسک دەبێتەوە ڕای ئێوە چی بوو لەسەر ئەم دۆسیەیە و ئەو بڕیارەی دادگای هەولێر سڵاو کاک شاسوار سڵاوم بۆ هاوڕێیان هەیە زۆر سپاس بۆم دەرفەتە ڕاستەکەم نووسم لەوە دەست پێ بکەم کە خاڵێکی جەوهەری ئەم دۆسیە ئەوە ینی کەم ڕووداو هەیە لە 30 ساڵی ڕابردووی هەرێمی کوردستانە بەم شێوەی ئێستا بەرەی ئازادی و بەرەی دادپەروەری فراوان بێ واتە ئێمە لە ڕابردووە بێگومان زۆر ڕووداومان هەبووە زۆر کاری ستەمکاری تیرۆری ڕۆژنامەنووس کوشتنی خۆپشاندەر زۆربەی جار کۆمەلگا بەسەر دوو بەریا دابش بووە بە جۆرێک لە جۆرەکان بەرەکان تا ڕادەیەک نزیک بوون لە یەکەوە هەندێکیان بەرەی زوڵم زۆر گەورەتر بووە بەڵام لەم ڕووداوی ئێستا لە دۆستەی زیندانیانی بادینانە بەرەی دادپەروەری و بەرەی ئازادی ئێجگار گەورەترە و ئێجگار لە ڕووی ژمارە و لە ڕووی نەوعیەوە ئێجگار زیاترە لە بەرەکەی تر
ئێمە دەبینین پارتە سیاسیەکان بەشی زۆریان لەبەرەی ئازادی و دادپەروەرین لەبەرەی بەرگریکردن لە زیندانیانی بادینان بەشێکی ئێزگار زۆری چالاکوانان ڕۆژنامە نووسان هونەرمەندان و هەموو ئەوانەی تر هەر لە بەرەی ئازادین ئەوەی لە بەرەی کاتوانای ناوی بنێ بەرەی زۆڵم یاخود ئەو بەرەی کە ئەوێ بە زۆر و بە ناحەق ژمارەیەک لە ڕۆژنامە نووس و چالاکوان زیندانی بکە ژمارەیان ئێزگار کەم بەشێکی کەم لە پارتی دیموکراتی کوردستانن ئاشکرا کە لە دوای پامەکەی شەوی ڕابردن نێچیروان بارزانانی و دەرکەوت کە بەشێکی زۆری پارتی دیموکراتی کوردستانیش لەگەڵ ئەو جۆرە دادگایی کردن و لەگەڵ ئەو جۆرە بێڕێزیکردن بە ئازادی بە دادپەروەری دانین ئەمە خاڵێکی ئێزگار گرنگە بەڵام بەڕاستی نابێت هەندێک نادیدە بگرین بۆ نمونە بە ئەو بەرەی کە بە زۆر دەیەوێت ئەو ڕۆژنامە نووسانە زیندانی کات ئێمە دەزانین لەگەڵ ئەو ژمارەیان کەمە دەسەڵاتی ئێزگار زۆریان هەیە واتە مەسرور بارزانی کە ڕابەرایەتی ئەم بەرەیەکە خۆی هەم لە لوتکەی هەڕەمی حکوومەتە هەم جیهازی ئەمنی بەدەستەوەیە هەم دوجار لە ڕێگەی باوکیەوە کۆنتترۆلی حیزبیشی کردووە وادا بێگومان ژمارە ئەم یاریەک لای ناکاتەوە زۆر وەکو شنەخانیش باسی کرد پێویستە بەردەوام فشارەکان زیاد بن بەردەوام خەڵکی دیکە بۆ ئەم بەرەیە پەلکێش بکرێ بڕاستە من بڕۆی تاواتیم بۆ هەیە هەندێک لەو کەسانی کە ئێستا لە بەرەی ئازادی دادپەروەریان ڕەنگە ئامانجی تریان هەبێت لە ڕەنگە لەو ڕێگە و لە نارە سیاسەکانیان بن ڕەنگە لە زۆر دۆخی ترە لە زۆر کەیسی ترە ئەوانە لە بەرەی زوڵم و ستەم بوو بن بەڵام ئەمان هەمووی بەلایەک ئێستا یەک پرسمان هەیە ژمارەیەک ڕۆژنامە و چالاکوان زیندانی کراون ماوەی 30 ڕۆژەیە پێویستە هەموو فشارەکان لەم 30 ڕۆژەیە تون بکرێنەوە جەخت بکرێتەوە بۆ ئەوەی ئەم دۆسیە بە ئاکامێک بکات و دوجار ئەو ڕۆژنامە و چالاکوانە ئازاد بکرێن ئەمە بەسمەوە ببوورە دەمەوێت لێرەدا ئەوە بپرسم ئەو بەرەی دەسەڵات کە لە پشتە و کەیسەیە تەنها مەسرور بارزانی و پارتی دیموکراتی کوردستانە یاخود ئەو هەموو ئەو لایەنانن کە لە دەسەڵاتدان کە بەرپرسیارەتیان هەیە لە نێو حکوومەت و لە نێو پەرلەمان و لە نێو دادگەکاندا بەڵێ لۆکمان ئەگەر زاهریان سەیریکەین ئێمە دەبینین یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەوانە هەمووی لە ڕووکەشدا ئیدانەی ئەو ستەمکاریان کردو ئیدانەی ئەو جۆرە لە دادگا ڕووکەشیان کردو بەڵام بێگومان ئەمە زۆر ڕوونەکە ئەو کارێ دەکرێتە سەرشان ئێوان ئێزگار لە بەیاننامە و لە کۆمەڵی قسە زیاترەکە ئێستا ئێمە کە هیچ میکانیزمێک ترمان بەدەستەوە نیە ئەیکەن ئەوان ئامڕازی زیاتریان بەدەست لە ناو حکوومەتیان لە ناو دادگاکانە کەسیان هەیە نوێنەریان هەیە بێگومان ئەوان دەبێ کاری زیاتر بکەن بەڵام ئەوەی من ئەمێ جەختی لەکەم ئەوەیە کە ناکرێت کەس دەرپەڕێنین لەم بەرێ بێگومان دەبێ هەموو تا بێ زیاتر ئەم بەرێ فراوانکەین بۆیە ینی ئەم کەیسە کەسێکی زۆر جەوهەری ئەبێت بۆ لەسەر مەسەلەی ئازادی ڕادەربڕین بێگومان گەر ئەم کەیسە بچێتە سەر گەر ئەو ڕۆژنامە نووس و چالاکوانانە لە دادگای تەمیزیش بە هەمان شێوە ئەو بڕیاری دادگای دوی هەولێر پەسەند بکە پاشەکەیەکی ئێجگار گەورە بێ بۆ ئازادی ڕادەربڕین ئەو کاتە بێگومان مەستور بارزانی ئەو جۆرە لە بیرکردنەوەیە بێت ئاراوە کاتێک کە هەموو حیزبەکان لە دژی مەستور بارزانیە بن کاتێکە تەنانەت کەسایەتیە سیاسیکای ناو حیزبەکەی خۆشی لە دژی ئەبن بەڵام ئەم بتوانێت بە خۆسەپێنی بڕیارێک بسەپێنێت ئەو کاتە ڕێگە خۆشە بێ بۆ دەیان بڕیارێتتر بۆی بارەزوی خۆی هەرچیەکی بێ بکە ئەو کات هێڵێکی سوور نامێنێتەوە بۆیە ئەم دۆسیەکی یەکلاکەرەوە ئەبێت دەردەکەوێت ئایا
بەرەی دادپەروەری و ئازادی لە هەرێمی کوردستانە ئەو زەوتوانایی هەیە ڕێ بە بڕیارێکی بەم شێوە مەحزە لێ بگرێ کە بەم شێوە ینی هەموو یەک تۆز ویژدان یەک تۆز چاوکراوی هەبێ دەزانێت کە پرۆسی دادگاییکردنەکە بەڵگەکان هەمووی ئێزگار بلاواز و جۆرێک لە کۆمیدیان پێوە دیارە بۆیە زۆر گرنگە هەموو هەوڵەکان یەک بخرێ بۆ ئەوەی کە ئەم بڕیارە پاشەکشەیەک بەم بڕیارە بکرێت. بەڵێ زۆر سپاس کاک ڕێنوار دواتر دەگەڕێمە وڵات دەستمەلای کاک یاسین حەسەن کاک یاسین دیارە هونەرمەندە یەکێکە لەو هونەرمەندانەی کە لەم ڕۆژانە هەڵوێستەکەی زۆر دەنگیداەوە لە نێو ڕایگشتیدا بە وێنەکێشانی یەکێک لە منداڵەکانی یەکێک لەو زیندانیانەی کە بڕیاری 6 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. کاک یاسین ئەم کاتت باش ئەم بڕیارەی دادگا کاریگەریەکی لەسەرەوە کرد کە وێنەیەکی تراژێدی هەڵبەتە هی منداڵی یەکێک لەو زیندانیانە بکێشن و دواتریش بیخەنە مەزادەوە. ڕێزم کاتتان باش کات شاسوارگیان من کاتێکەوە مناڵی فمێسکەوە مناڵم بینی زۆر کارگەری بوو لەسەر من بە تایبەت وەک هونەرمەند و وای لێ کردم هەستەکانم بجوڵێنێت حەزم کرد بە پشتگیری ئەم کێسە بکەم وەکو هونەرمەند ئەو بیرۆکەم بۆ عادەتم باشترین شت بکەم ئەم تابلۆیە بکێشم ئەم تابلۆشم کێشا لەگەڵ چەند برادێکی بەڕێز گفتوگۆمان کرد وا ڕێککەوتین بیکەینە مەزادەکەش تەنها من بۆ پارەکە نەبوو بۆ ئەوی خۆم سود لێوە ناکەم بە هیچ شێوەیە ئەمە بۆ خێزانی ئەم مناڵە جوانەیە بەڵام پشتگیرێکی من بۆ وێستا خۆم لە ئەڵمانیا ژیم دەنگدانەوەیەکی زۆریدا لە ئەڵمانیا لە زۆر وڵاتەکانی دەرەوە زۆر تەلەفۆن و زۆر پشتگیریم بۆ ئەوە خۆشبەختانە تا ئێستا پێش ئەم بەرنامەیە بەڕێستان 6,000 دۆلاریان پێداوە لە ئین کاتە زۆر پشتگیری هات بۆ زۆر جێگان نادراوە هەم نووسینەکەم و هەم تابلۆکە زۆر بێخۆش بوو مامەکەشی بڵێن برای کاکە شێروانی خۆشی تەلەفۆنی بۆ کردم دەستخۆشی لێ کردم کاک شوان برای ئەو شێروان نا کاکین ئەیهان تەلەفۆنی بۆ کردم درۆستە کاک یاسین باسی ئەوەت کرد کە مەبەستەکەت هیچ مادی نەبووە بەڵام گرنگی ئەوە لە چیدایە کە کاتێک ساتێکی وادێتە پێشەوە کە منداڵێک لە بەردەم دادگا دەگرێت بەهۆی ئەوەی کە نادادپەروەری دەبینێت کە بەرامبەر بە باوکی کراوە ینی چ کاریگەریەکی هەیە کە لە ڕێگەی هونەرەوە ئەم ساتانە تۆمار بکرێن و دواتریش فۆرمی ناڕزایەتیەکان بگۆڕێت تەنها خۆپیشاندان و بەیاننامە و ناڕزایەتی دیکە نەبێت بەڵکو هونەرمەندانیش بە شێوەیەکی هونەری گزارش لەو نادادپەروەریە بکرێت کە لە بەرامبەر ئەو ڕۆژنامەوانە نەبینرا بەدڵنیایی کاک شاسوە بەدڵنیایی هونەرمەند دەبێت تەنها تابلۆ نەکاو بەسقین کار ئەبێت نامش لەگەڵی ینی جێ بگەنی کە تۆ چیت ئەوێ من بەم تابلۆیە نامی خۆم گەیان گەیشتە زۆر جێگا کاردانەوەی زۆر بوو بەڕاستی لە ئەگەسێرێکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەموو باسیەکەن هەموو من نامەکەی خۆم ئەوەی من پێویستم پێ بوو گەیشت خۆم بە شخصی خۆم هیچ سوودیشی لێ ناکەم تەنها ئەوەندا حەزم کرد پاڵپشتی ئەم کێسە بکەم بە تایبەتی ئەماڵە خۆشبەختانە نامەکەم ینی ئەوەی من پێویستم پێ بوو گەیشتە دەستم بەڵێ کاک یاسین پێتان وایە کە بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین و ئازادی کاری مەدەنی لە هەرێمی کوردستان کاریگەری لەسەر هەموو بارەکانی دیکەش دەبێت بێگومان ڕەنگە دوایی ئەوە نێوبواری هونەریش بگرێتەوە سەرنجام ئازادیەکان بە جۆرێک بکرێنەوە کە نتوانن بە ئازادی تابلۆکانیشتان بکێشن بەدڵنیایی زۆر بەداخەوە من دڵنیام زۆر هونەرمەندی بەڕێز و گەورەمان هەیە لە کوردستانە لە هەر شارەکان بەڵام دڵنیام لە ترسی کە نابێرن بە ئازادیانە
بیری خۆیان دەربڕن لەسەر تابلۆ دڵنیام ناتوانن ئەو شتێ من لە بە خۆشبەختانە ئەوەیان شانسم هەیە کە لە ئەڵمانیا ژین بۆیە زۆر بە ئازادانە ئازادی وێنە پێشا و بیرۆکەی خۆم کرد من دڵنیام لە کوردستان باما منیش وەکو ئەوان نەمەتوانین هیچ بکەم چونکە هیچ ئازادیەک نبینیم لەوێ بۆیە زۆر چشت هەیە یعنی بەداخەوە هەنەرمەندی زۆر گەورەمانێ من دڵنیام زۆر لە منیش باشتریشت هەبێت بەڵام ئازادیان نیە کە ئازادیش نەبوو زۆر چشتش دەست ئەڕوا ناتوانێت کە ئەوەی لە هەستی شتە خۆ دەری بڕێ زۆر سپاس دەکەم کاک یاسین بێگومان لەگەڵمان بمێنەوە کاک بەشدار دێمەوە لای ئێوە لەم ڕۆژانەدا ناڕزایەتی زۆرتان بینی و سەرۆکی هەرێمی کوردستانیش بەیاننامەیەکی دەرکرد بە ناڕاستەوخۆ دیار بوو لەگەڵ ئەم بڕیارە نییە و هەروەها لایەنە سیاسیەکانیش بەیاننامەیان دەرکرد و داوای پێداچوونەوەیان کرد چ ڕێگایەک هەیە بۆ ئەوەی ئەم کەیسا پێداچوونەوەی پێدا بکرێت چ ڕێگایەک دەکرێت بگیرێتە بێر و ماوەی چەندیش لەبەردەستدایەکە ئەو قانونە پێداچوونەوەی پێدا بکرێت ئەو بڕیارە پێداچوونەوەی پێدا بکرێت و هەڵبۆشێنرێتەوە یان با بڵێم ئەو هەنگاوانەی کە دەیان بینی و هەڵوێستانە پێتان وایە ببنەوەی هەڵوەشاندنەوەی بڕیارەکە لە ڕووی قانونیەوە کاکشاسۆر بەس پێش جای و پرسیارەت دەمەوە کاگرێنەوە قسەی زۆر گرنگی کرد دەمەوێت هەروەسەر لە قسەکەی بکەم وەسپاسی کاک یاسینیش دەکەم بۆ ئەوێنی کە کێشای کە بەڕاستی نرخەکەی پێم وایە تا ئێستا خۆی باسی گەیشتە $6,000 ئەوەی کاگرێنەوە باسی کرد ئەگەر بێت و ئەو بڕیارە بچێتە سەر لەوە ئەو کەسانی کە لە پشتی ئەوەنا کە دادسەر بەخۆی دادگەل نەمێنە و بڕیار بە کیفی خۆیان بدەن واتە لێرە واتایەک دەگەینێکەوەتە بەرەی زۆڵم بەسەر بەرەی ئازادی و بەرەی دادپەروەری کۆمەڵایەتی دەکەوێت ئەگەر وابی ئەو بەرەی سەرکەوت کەواتە خەتەری زۆر گەورەی ترمان لە پێش دێ لەبەرەوەی دەمەوێت بۆ بەڕێستان ڕوون بکەمەوە هەر ئەو 5 کەسە نینە ئێستا لە کەیسەکەی تر مامۆستا بەدەربەرواری و کاک ئومێد حاجی کە من خۆم پارێزەری کاک ئومێد حاجیم کەیسی ئەوان گەڕێنرایەوە بۆ ئاسایشی گشتی بەڵام چەندین دەیان کەسی تر هێشتا لە ژوورەوە ماون ئەوانیش و خەریکە ئێستا ئەمە وەکالەت بۆ تقریبان لە بۆ 12 کەسی وەکالەتم حاضر کردووە بەڵام دڵنیام بە هەمان شێوەی ئەو ڕۆژنامەوانانی تر لێ ناگەڕێن ئێمە لە کاتی تحقیق حاضر بین بەڵام هەولی خۆمان هەردەدەین ئەمە خەتەر لە پاشی ئەوانە دێ ئەوەی کە ئەمە زانی بێتمان بەدەیان کەسی تر هێشتا لە زیندانی کرا و ڕاژیاوانی بادینیان لە ئاسایشی گشتین بەڵام دۆسیەکانیان دەیانەوێت 5 و 7 و دەدا ئەوانە قۆناق بڕێ بکەن ئەگەر ئەویان بۆ بچە سەر کەواتە خەتەر دەسەکەوتێ ئەوان تریش ئەو کاتە لە پاشیوان ئەو سڕی جەنابەت و من و ئەو بەڕێزانێ ئەوەی قسەیەکی لەسەر ئەو مۆزوعی کردبێت سڕی هەمومان دێتن و هەریەکەوە بە شێوازێک سیناریۆکمان بۆ دروست دەکرێت لۆیە خەت ئەو مۆزوعی کاک ڕێنەر باسی کرد زۆر گرنگە دەبی بە هەموو ئەچ هەوڵ بدەین نێرین ئەو مۆزوعە سەر بگرێتن و ئەوانەی لە پشتی ئەو بابەتێنێ کە سەر بگرێت ئەوانش کەمینەیەکن کە لەناو ڕیزەکانی پارتینە زۆرینە نینە هەر لە بۆ ئەو بەیاننامەیە کە ئەو سەرۆکی هەرێم دەری کرد هەر پاشوی کەم بەر پێش ئێستا سەرۆکی حکوومەتیش بەیاننامەیەکی کرد پێم وایە ئەوە ڕەتفعل بوو ئەویش ئەوەیە کە دەڵێ تەنها بە دێڕێک باس بەیاننامەکەی سەرۆکی حکوومەت بەس تەنها باسی ئەوە دەکا داوا لە هەموو لایەک دەکەم ڕێز لەسەر بەخۆی دادگا بگرن ئێمە دەپرسین ئەوە چێ ڕێز لەسەر بەخۆی دادگا ناگرێتن ئەو پرسیارە لە ڕاگەشتی و ئەوەی بەڕێز بەزی دێلم وەڵامەکەی سەبارەت بە ئامادەکردن بڵێ بەڵێ فەرموو بەنسبەت پرسیارەکەی یەکەم لە بە ئەو قسانەی خۆم پرسیارەکەی تم نەویستەوە وەڵڵا تخوا ببوو لەگەر لەم دووبارە بکەوە پرسیارەکەی دیکەمەوە بوو چۆن دەکرێت لە ڕووی قانونیەوە پێداچوونەوە بکرێت یعنی ئەوە بە چەند قۆناغ دەکرێت ئایا دادگای پێداچوونەوە ڕێک دەتوانێت بە بڕیارێک یاسایەکە بڕیارەکە هەڵوەشێنێتەوە یاخودەویش پرۆسەیەکی خۆی دەوێت پێویستی بەوەی دووبارە دادگای بکرێنەوە چۆن نییە ئەم ڕێکارانە بەڵێ دادگای پێداچوونەوە یان بە ناوەکەی تر دادگای تەمیز بۆی هەیە ئەو بڕیار هەڵوەشێنێتەوە بۆی هەیە ئەو حکومە کەم بکاتەوە بۆشی هەیە زیادی بکاتن و تونتری بکاتن هەمووی لە دەستە خۆیان بەڵێوان بۆیان هەیە بەڵام ئەوەی ئەمە پێشبینی دەکەین لەبەر نەبوونی بەڵگەکان و من بەندە بە تەواضع و باز دەکەم نزیکی 18 ساڵە پارێزەرم تەوەقع دەکەم بڕیارەکە هەڵبۆشێتەوە لەبەروی ئەو ئەدیلە و بەڵگانی کە پێشکەش کراوە لەناو دۆسەکەدا هەیە بەدڵێ بەڵگە و ئەدیلێ زۆر لاوازن ئەوەی نییە کە ئەو بڕیارە پەسەند بکرێن
ئینشاءالله هەڵدەوەشێتەوە ئێمە ماوەی 30 ڕۆژمان لە بەردەستدایە لەگەڵ پارێزرانی هاوپیشەم لە تیمی بەرگریکاری پارێزرانی خۆبەخشی زیندانیانی بادینان ئەوە خەریکی ئامادەکردین لایحەیەکی زۆر چاکی ئینشاءالله. کاک بەشدار دەنگۆیەوە هەیە کە بەر لە وادەیە بڕیارەکە پەسەند بکرێ هەندێک سەرچاوی هەواڵ باس لەوە دەکەن کە ڕەنگە دەست و برد یعنی لە ماوەی هەفتەیەکدا دادگەی تەمیز بڕیارەکە پەسەند بکە ینی ڕەنگەوانش دەژێت شاری سەری خۆیان دابن ئایا ئەوە ڕێی تێدەچێت لە ڕووی قانونیەوە لە ماوەی هەفتەیەک یان 2 هەفتەدا پەسەند بکرێ یان ڕەت بکرێتەوە؟ بەڵێ ئەمن شتێکم لاسێر لە دادگا باسی ئەوە کرا کە دەبی لە ماوەی 2 ڕۆژ ئەو دۆسیە ڕەوانی محکەمەی تەمیز بکرین ئەمەش پێنجشەم بەر لە کۆتایی دەوام ئەمن لەگەڵ یۆنامی لە کۆبنەوە دابووم هەواڵم پێگەیشت کە گویا بڕیارەکە تەبعیش کرا و تایپیش کرا و نووسراوەتەوەش عادەتەن ئەو جۆرە قرارەتانە چکە بەسڕێ ڕۆژانە دادگای کۆمەڵ قراری هەیە 2 هەفتەی دەوێتە قرارەکە دەنووسێتەوە ئەم پێم سەیری بە ماوەی 48 ساعتی بڕیارەکە نووسی و تایپیان کرد و تەوقیعیشان کرد ئینشاءالله ڕۆژ یەک شەموێنەی بڕیارەکە وەردەگرین و لەگەڵ لایحە تەمیزێکی خۆمان ئێمەش پێشکەشی محکەمەی تەمیزی دەکەین پرسیارەشیت کە ئەمە لە خزمەت جەنابەتدام کاک شاسوور. وەڵا دەمەوێت ئەوەش بپرسم کاک بەشدار هەر لە سەرەتاوە ئەو دۆسیە چۆنی لە دژی ئەو زیندانیان نەکرایەوە چونکە وەک باز دەکرێت نزیکەی 7 کەس ئێستا لە زینداندان ئایا ئەوانە لایەنێکی سکاڵاکار هەبوو کە سکاڵا تۆمارکات و پاشانیش دەستگیر بکرێن یاخود سەرەتا ڕفێنران دواتر دۆسییان بۆ کرایەوە ئەوە لەلایەک و هەروەها ئێوە ڕێگەتان پێدەدرا لە زیندانەکان سەردانیان بکەن زان بارودۆخیان چۆنە یاخود مامەڵەی قانونیان لەگەڵ دەکرا؟ نەخێر بە هیچ شێوەیەک لەو ماوە زۆرێکە ئەوان ڕاگیرانە بۆ یەک جار ڕێگەیانە ئەمە بیان بینین و مەسەلەی هەفتەیەکەش عادەتەکە تەوەقوع دەکەم فعلەن لە دەوروبەری 50 بۆ 60 باسی 70 دەکەم عادەتێکی زۆر مایەشتان لە ژۆرێ نەخێر ڕێگەیانە دەوەقەت ئێمە بیان بینین لایەنی سکاڵاکار ئەنجومەنی ئاسایشە بەڕاست بەڵێ ئاسایشی گشتیە ئەنجومەنی ئاسایشی گشتی هەیە بەڵێ بۆ هەموو زیندانیەکان سکاڵاکار ئەوە بۆ هەموو زیندانیەکان سکاڵاکار ئەوە بڵێ زۆر سپاس دەکەم لەگەڵمان بمێنەوە شنەخان دەمەوێت ئێمەوە لایەوە پێتان وایە پێویستە چی بکرێت ڕۆژنامەوانان چی بکەن بۆ یاخود هەموو لایەنەکانەوەی کە پەیوەندیان بە بابەتەکەەوە هەیە چونکە بابەتێکە پەیوەندی بە هەموو خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی ئەم بڕیارە نەچێتە سەر و ئەو هەوڵانەی لەلایەن دەسەڵاتەوە دەنجێن بۆ ئەوەی مەودای ئازادیەکان بە تەواوی بەردەست بکرێنەوە سەر نەگرێت؟ بەڵێ پێشتری ئاماژەم پێ کرد ینی گرنگترین شتێکەوەیە کە ئێمە فشارەکانمان چڕکەینەوە بێدەنگ نەبین هەر جۆرێک فشار کە پێویستە هەر جۆرێک لە نیشاندانی هەڵوێست کە پێویستە ئێمە بیگرینە بەر ئەوە گرنگە ینی ئاگدارکردنەوەی ڕێکخرا و ناوەندە نێودەوڵەتیەکان کە بە خۆشحاڵیەوە زۆرێک لەوانە هاتوونەتە سەرخەت ئێمە تۆسێک پێش ئێستا بە ڕاگەیەنراوی باڵێزخانەی ئەمریکامان بینی لە بەغداد کە بێگومان ئەمانە کاریگەری خۆیانیان ئەبێ وا ڕۆژنامە نووسان چ لە ڕێگەی چالاکی و خۆپشاندانەوە بێت چ لە ڕێگەی نووسینەکانیانەوە بێت چ لە ڕێگەی بەشداریکردنیان لە بەرنامە تەلەڤیزۆنیەکانەوە بێ ینی بە هەموو جۆرە ڕێگایەک ئێمە ئەتوانین بیگرینە بەر تایبەت ئەرکی زۆر گەورە ئێستا لەسەر ڕاگەیاندنەکانە پێویستە هەر ڕاگەیاندنێک بە تایبەت ئێمە قسە لەسەر ڕاگەیاندنی ئازاد دەکەین و ئەو ڕاگەیاندانەی کە دوجار خۆیان بە داکۆکیکاری ئەو ڕۆژنامە نووسانە بینن پێویستە ینی بەشی زۆری بەرنامەکانیان تەرخانکەن بۆ ئەو بابەتە و لە سایتەکان ینی هەر جۆرە ئاگیانێک ئەتوانێت بە بەردەوامی راپۆرتیان هەبێت لەسەر ئەم بابەتە و کاری جددی لەسەر بکەن ینی هەوڵدەن ئەوانشی ئەو شوێنانشی کە ئەو دەستگایانشی کە خوان بە دوورەگرن ناچار بکرێن بۆی کە لەسەر ئەم کەیسە بێنە دەنگ ینی ئەو شارانەی پێم وایە هۆکارێکی ئەوش بووە کە بەشێک لە ئەو حزبانی کە بەشداری ناو دەسەڵاتن کە گەنوار ئاماژەی پێکرد ینی ئەوانیش هاتوونەتە سەرخەت لەگەڵ هەموو گلەی و ڕەخنەکانمان لیان بەڵام لێرەیان گرنگە ڕۆڵی ئەوان گرنگ ئەبێ بە تایبەت گۆڕان و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کە شەریکی
پارتین لا پێکهێنانی حکوومەتە ئەوان کارتیان پێ ئەتوانن لە بەرامبەر ئەو حزبەیە بەکاری بێنن و ناچاری بکەن کە پاشەکشە بکە هەڵبەت ئەگەر ئەوانیش کەیسەکە بەجددی بگرن و تەنیا لە چوارچێوەی بەیاننامە و بۆ خۆدزیینەوە نەبێت لە ڕەخنەی خەڵک ئێمە پێویستە وەکو ڕۆژنامەنووس کار لەسەر ئەوە بکەین کە هەوڵەکان جددی بکرێنەوە بۆ ئەم بابەتە کاتێکە حزبێک دێت بەیاننامەیەکی لەسەر دەرەکا وا بکەین کە ئەمە لە چوارچێوەی بەیاننامە دەربچێ ینی هەڵوێستەکانیان جددیتر بێت تایبەت ئەو حزبانی کە تیمیان هەیە لە ناو حکوومەت کە ئەتوانن دەور ببینن ینی بەو جۆرەش بێدەسەڵات نین کە بڵێن هەموو قەرارێک لای پارتیە و ئیتر ئەوان هیچ ئەوانیش ئەتوانن ڕۆڵی خوانیان هەبێ ئەو کارتانەی لە دەستیانەیە لە بەرامبەر پارتیا بەکاری بێنن هەتاوەکو بتوانن ئەو بڕاری پێڕابگرن. شنەخان وەک ڕۆژنامەوانێک هەڵوێستی سندیکای ڕۆژنامەنووسان چۆن دەبینی کە تاکو ئێستا دەنگی لەوە نەهاتووە لە کاتێکدا لە نێو دادگە باس لەوە کراوەکە ئەو کەسانێک کە دەستگیر کراون شێروانی و ڕۆژنامەوانەکانی دیکە ئەندامی سندیکان نین وەگەوەی کەسێک ئەندامی سندیکان نەبێ بۆی نەبێت مافیەوەی نەبێت کە کاری ڕۆژنامەوانی بکات مادام ئەوەندە گرنگە بەلای دەسەڵاتەوە کە ڕۆژنامەنووسان ئەندامی سندیکا بن بۆچی سندیکا خاوەندارەتی لەو دۆسیانە ناکات کە پەیوەندی بە ڕۆژنامەوانانەوە هەیە سندیکان نەک بۆ ئەم ڕۆژنامەنووسانە بۆ لەوانەی پێشووتری شایەمە زانین کە بچووکترین هەڵوێستیان نەبووە ئێمە هەر بۆ خۆمان وەکو دەستگای ڕاگەاندنی خۆمان کاتێک پامێرمان دەستگیر کراوە بە تایبەت چوین و سەردانی سندیکامان کردووە بەڵام نەک ئەوەی کە هەڵوێستیان نەبووە بەڵکو تەییدی قسەکانی ئاسایی ئەو تۆمەتانەی ئاساییشیان کردوێتەوە کە داویانەتە پاڵ ڕۆژنامەنووسەکانی ئێمە یاخود پامێرەکانی ئێمە لەم کەیسەشا بە هەمان شێوە بوو ئێمە بۆ خۆمان زۆر هەوڵماندا کە سندیکا بێتە سەرخەت لە ڕۆژێکا لەگەڵ چەندین بەرپرسی سندیکا هەر لە نەقیبەوە هەتاوەکو بەرپرسەکانی تر ئێمە قسەمان کرد بەڵام ئامادە نەبوون بچووکترین شتی لەبارەوە بڵێن یەکیانی شتی هەندێک شتیان ئەوت بە نمونەیەکی یانەیوت من هەر ئاگادار نیم کە سەرۆکی حکوومەتی هەرێمە کەسی بەسی خۆر ناوبرد بێ نازانمە گوێم لێ نەبووە ئاگادار نیم یاخود نەقیبی سندیکا ئەیوت من ئاگداری کەیسی ئەو ڕۆژنامەنووسانە نیم کە بەڕاستی ئەمە جێگەی نیگەرانی زۆرە ڕەخنە و تێبینێکی زۆر لەسەر سندیکا هەیە هەمووشمان نەزانین کە سندیکا هی ئەو حزبانەیە نەقیبەکەی ئێمە ئەزانین کە پارتیە و بەرپرسەکانی دیکە لە نێوانێکێتی و پارتیا سندیکا بەش کراوەواتە ئەوانیش تەنیا وەکو چۆن دادگا ڕۆڵی جێبەجێکردنی بینی تەنیا ینی ڕۆڵی جێبەجێکردنی ئەو بڕارانەیدا کە سەرۆکی حکوومەت دابووی ئەوانش بە هەمان شێوە حزبەکانیان چی بڵێن هەر کات حزبەکانیان هەندێک نەرمینوان لەگەڵ ڕۆژنامەنووسانە ئەوانش بەو جۆرە بن هەر کاتێک کە دۆخەکە توند بووە ئەوانش بەو جۆرە بین ئێمە ینی لە یادکردنەوەی ساڵیادی شەهید وەدا تا ساڵێک لە سلێمانی ڕێگری کرا لەوەی کە یادی ئەو شەهیدە بکەینەوە دیسان لەگەڵ سندیکا قسەمان کرد بەڕێز کاروان ئەنوەر باسیەوەی کرد کە هەموو ساڵێک ڕێگەتان پێ کرد پێی دراوە قەیچێکا بە ئەم ساڵ ڕێگاتان پێ نەدرێ ینی لە شوێنی ترا زۆر جار بەرەو ڕووی یەکتر لە هەندێک کۆڕ و کۆبوونەوە دانیشتوین باسی ئەو ڕێگریانەمان کردووە کە ڕۆژنامەوانەکانی ئێمە ناتوانن بچنە ناو بازار لێدوانی خەڵک وەربگرن مەمنوع کرێ ینی ئەڵێن جا چیتان بەسەر هاتووە کوا هەر کاتێک کامێرەتان شکێنرایان شتێکتان لێ هات ئەو کاتێ ئێمە قسەکەن ینی لە ڕابردووە هەڵوێستی ئەو سندیکایەمان بینیوە لەماوەی ئەم چەند ساڵەیە بەگشتی بینی ومانەکە هیچ کاتێک ئێمە نەمان بینیوە کە هەڵوێستێکی جددی و ڕادیکاڵی هەبێت لەسەر کەیسی ڕۆژنامەنووسان لە کاتێکە هەندێک شت کە پەیوەندی ئەتوانین بڵێن زۆر کەمتری بە سندیکای ڕۆژنامەنووسانەوە هەیە دێن ڕاگەیەنراوی لەسەر دەرەکەن ئێمە بۆ ڕۆژنامەنووسانی بیانی کە لێرە هەبوون هەندێک جار بینی ومانەکە قسەیان لەسەر ئەوانە هەبووە بەڵام هەرگیز ئامادە نین قسە لەسەر کەیسی ئەو ڕۆژنامەنووسانە بکەن کە لەلایەن حزبەکانی خۆیانەوە پێشێلکاریان بەرامبەرەکرێ سزا ئەدرێن زۆرترین هەڵوێستی هەیان بوو بێت بەیاننامەیەک بۆ ئەسڵەن ئەوان لە
تۆمارکردنی پێشێلکاریەکانیش بە تەواوەتی ئەو پێشێلکاریانی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەکرێت تۆماری ناکەن بۆیە ینی من بۆ خۆم وەکو ڕۆژنامەنووسێک ئەگەر پێشێلکاریشم بەرامبەر بکرێت هیچ ئامادە نیم بە سندیکا بڵێم کە پێشێلکاریم بەرامبەر کراوە بچکە نەمان بینیوە تا ئێستا دیفاعی لە ڕۆژنامەنووسێک کرد بێت لە کاتێکا کە پێشێلکاری بەرامبەر کرابێت نەبوونی ئەو سندیکایە هیچ لە دۆخی ڕۆژنامەنووسان ناگۆڕێ ئەو دادوەرە ژیان زۆر بێ ئاگا بووە لەوەی هەر نەیزانیوە ینی سندیکا بۆچی ینی ڕۆژنامەنووس ئیجبارەکە ئەندامی ئەو سندیکایە بێ یاخود ئەویش وەکو هەموو ئەو تۆمەتانەی تر کە بۆ ڕۆژنامەنووسانیان دروست کرد بوو ئەمیش جۆرێک بۆ لەو خۆفریودان و بەسەربردننی کاتەکە و دوجار بۆ تۆمەتێکی تر دانەپاڵ ئەو ڕۆژنامەنووسانە بۆ هیچی تر. بەڵێ زۆر سپاس دەکەم شنەخان دەگەڕمەوە لای کاک ڕێنوار. کاک ڕێنوار لەم ڕۆژانەدا لە ئاستی نێودەوڵەتیشدا کاردانەوەی زۆر هەبوون دو هەمیشیان بەیاننامەکەی باڵێستانەی ئەمریکا لە عێراقدا کە بە تەواوی جەختیان لەسەر ئازادی کاری ڕۆژنامەوانی کردوتەوە و دوای ئەو بەیاننامەیەش مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم تویتێکی کردووە و باسی لەوە کردووە کە پێویستە تەداخل نەکرێت لە دادگاکان و کاری سەر بەخۆی خۆی بکات. ئەوەندەی چاودێریت کرد بێ لە نێو مێدیاکانی دەرەوە یان ڕێکخراوەکانی مافی ڕۆژنامەنووسان چۆنی باسی ئەو کەیسە دەکەن یاخود ئەو فشارانەی لە ئاستی نێودەوڵەتیدا هەن چۆن دەبینن؟ بەڵێ وەک جەنابە داماشت پێ کرد کۆمەڵێک لە ڕێکخراوە جددی و گرنگەکانی بواری مافی مرۆڤ و بواری ڕۆژنامەنووسی لەسەر ئەم کەیسە هاتوونەتە دەنگ راپۆرتی تایبەتیان لەسەر ئامادە کردووە RSF ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی بێ سنوور راپۆرتێکی ئامادە کردووە و داوای ئازادکردنی ئەم زیندانیانە ئەکات هەروەها CPJ کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەنووسان بە هەمان شێوە راپۆرتێکی ئامادە کردووە و من خۆم دوێنێ لەگەڵ نوێنەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکوور ئەفەریقای CPJ قسەم کرد بێگومان ئەوانش بە وردی چاودێری کەیسەکەیان کردووە و ئەو بەڵگانێک کە پێشکراون بە زۆر لاواز و بێبنەما و ناپەیوەندیدار ناوزەن دەکەن بەڵام ئەوەی من ئەمێ لێرە بێڵێم پێم وایە چیتر حکومەتی هەرێمی کوردستان بەتایبەتی لەم کابینەیە گرنگی بە راپۆرت ڕێکخراوە نێودەوڵەتیەکان نادا چیتر سومعی هەرێمی کوردستانی بەلاوە گرنگ نییە هەرێمی کوردستان ئەوە لە ماوە چەند ساڵی ڕابردوو بە دیایکرای لە ماوەی 2 ساڵی ڕابردووە لە زۆر لە راپۆرت و لە میدیا جیهانیەکانە باس لە کۆتایی هاتنی و ئەفسانەیە کرێکە گوایە هەرێمی کوردستان عێراقێکی تر بووە گوایە هەرێمی کوردستان شوێنێک بۆ ئازادی ڕۆژنامەوانی ئازادی بیرروڕا وردە ئەم وێنەی هەرێمی کوردستان کۆتایی دێت و بەرپرسانی هەرێمی کوردستانی چیتر بەلایەن و گرنگ نییە ئەوان ئەولەوێتی تریان هەیە پاراستنی دەسەڵات و بنەماڵە و کۆمەڵێک بەرژەوەندی شخصی خۆیان بەلاوە گرنگە بەڵام ئەوەی کە گرنگە و ئەتوانێت کاریگەری لەسەر کەیسەکە هەبێ وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد بەیاننامەکەی کۆنسوڵخانەی ئەمریکایە کە بەڕاستی کۆنسوڵخانەی ئەمریکا دواکەوت لەم بەیاننامەیە ینی فشارە ناوخۆیی و تا ڕادێک دەرەکیەکان وای کرد کە کۆنسوڵخانە ئەم ڕاگەندراوە دەرکا ڕاگەندراوێکی تا ڕادەیەک گرنگە بە ڕوونی باس لەوەکە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان زامنی ئازادی ڕۆژنامەوانی بکات پێویستە ئەو ڕۆژنامەنووسانە بە شێوەیەک دادپەروەرانە یەکلا بکرێنەوە بەڵام دوجار من پێم وایە ئەوەی یەکلایکەرەوە بێ لەم دۆسیە فشارە ناوخۆیەکانە فشاری چالاکوان ڕۆژنامەنووسان هاوڵاتی سادە هەتا حیزبەکانە ئێمە ئەزانین ئەم وڵاتە هەرێمایەتی و نێودەوڵەتەکانیش دوجار کۆمەڵێک بەرژەوەندی
بەرژەوەندیان هەیە ئەوانە لە پێش هەموو شتێکە ڕاستە دەڵێن پێویستە مافی مرۆڤ بپارێزرێ پێویستە ڕێز لە ئازاد ڕۆژنامەوانە بگیرێ ئەمانە دەوترێت بەڵام دوجار ئەوانش کۆمەڵێک بەرژەوەندیان هەیە لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان و کۆمەڵێک بەرژەوەندی دیکە کە دوورە لە مافی مرۆڤ و ئازادی ڕادەڕوین ئەوشتان و لەم ناوچی هێشتونیێتەوە ئەوەی یەکلاکەرەوەی بۆم دۆسیەیە فشار ناوخۆیەکانە هەر فشار ناوخۆیەکانی شەواکە کە کۆنسولخانەکان لایەن نێودەوڵەتیەکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە جیهانە بێنە سەرخەت بۆیە دووبارە جەخلەوەکەمەوە پێویستە ئەو بەرەی سەرەتا باسم کرد زیاتر فراوان بکرێ فشارەکان زیاتر بکرێن و هەر جۆرە فشارێک هەر جۆرە هەڵوێستێک گرنگە پێویست ناکە کەس هیچ جۆرە هەڵوێستێک نادیدە بگرێت هەر کەسە لە توانی بەپێی توانای خۆی گەر وەکا یاسی و گەر هونەرمەند دەکرێت لە ڕێگەی وێنەیەکەوە لە ڕێی پارچە مۆسیقایەکەوە گەر ڕۆژنامە نووسە دەکرێت لە ڕێی وتارێکەوە لە ڕێی راپۆرتێکەوە هیچ نەبێت لە ڕێی پۆستێکی سۆشیال میدیاوە لە ڕێی کەمپینێکەوە هەموو ڕێگەکان گرنگن هەر یەکە و لە بواری خۆیان گرنگە و دوجار کۆ بێتەوە و دەچێتە خزمەت ئەم کەیسەوە. زۆر سپاس دەکەم کاک ڕێنوەر. کاک یاسین دێمەوە لای ئێوە دەمەوێت ئەگەر پەیامێکتان هەبێت بۆ هونەرمەندان بەتایبەت کە ئەوانش زۆر دیارن کاریگەریان لەسەر ڕاگشتی هەیە یاخود پەیامێکتان هەبێت بەگشتی بۆ خەڵک بۆ ئەوەی ئەو مەیدانە یاخود ئەوانەی کە لە دەوری ئەم پێیسەکەوە بوونەتەوە پشگیری لێ دەکەن بەرفرەوانتر بێت پەیامت چێتەوە بۆ هاوپیشەکانت یان بۆ خەڵکی دیکە؟ هەموو هونەرمەندێت هەڵوێستی هەبێت بەرامبەر هەر هەڵەیەک کە حکوومەتی هەرێم بە مقاکایکە بە هیچ نەبێت هەڵوەکو ئەم هەڵوێستە تابلۆ بێت بۆ نمونام تابلۆی من چۆتە چەندی نووسنگایی نێچیبان بارزانیە حکوومەتی نوێنەرەکانیان حکوومەتی هەرم لە ئەڵمانیا لە بەریتانیا لە بەلجیکا نادراوە بە هەموو نووسنگەکان ناڕەزامەندی زۆر چووە بۆ ئەو شوێنانە بۆ کازمی چووە یعنی بۆ تەنها قەڵەمێک تەنها کاغەزێک کارگەری زۆر هەبوو بۆ ئەم کێسە بەڕای من ئەبێ هەموو هونەرمەندێ ئەگە خۆی بە هونەرمەند بە تایبەتی خۆی بە کورد بزانێ ئەبێ هەڵوێستی هەبێ نابێ بێدەنگ بێ نابێ دانیشە بەس سیر بکە ئەگەر من نەینووسم تۆ نێکی ئەو هەڵوێستمان بڵاو نەکەینەوە ئەم حکوومەتە ڕۆژ بە ڕۆژ هەروەکو برادران هاوڵان باسییان کرد ڕۆژ بە ڕۆژ زیاتر زەخت لەسەر ئەم گەلاکە ئیتر هیچ ئازادیەکتر نامێنی بۆیە داوا ئەەکەم هەموو هونەرمەندان هەڵوێستێکی بوێر و ئازادیان هەبێ ئازایانیان هەبێت هەڵوێست تکات لە هەمووەکەم خاصە بۆ ئەم تابلۆیە یەک ئیرۆی بنایەتە گیرفانی هونەرمەندەوە ئەمە ئەڕوا بۆ ئەو ماڵە تکاتم هەموو کەس هەموو گەلێک هەموو کەل بتوانن لە ڕێگای خۆیانەوە بە هەر شوێوێک بڵاوی بکەنەوە بە پارە بێ بەرچ بێ یارمەتی بدەن لەگەڕێ زۆر سپاس بۆ هەر هەمووتان. زۆر سپاس دەکەم کاک یاسین. کاکە بەشدار چەند دقەیەک لە کاتم ماوە دەمەوێت ئەو پرسیارە لە ئێوە بکەم ئێستا لە بەشێک لە مێدیاکان باز لەوە دەکرێت کە ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەنجومەنی ئاسایش یان دەستگای پاراستن ڤیدیۆی دانپێدانانی ئەو سزادراوانە بڵاو بکاتەوە ئێوە وەک پارێزەر ئاگاداری شتێکی وان و ئەگەر وا بێت چ کاریگەریەکی دەبێت لەسەر کەیسەکە؟ تا ئێستا ئێمە ئاگادار نین ئەگەر ئەوەش بکەن ئەوە شتێکی زۆر غێر قانونیە لەبەر ئەوەی هێشتان ئەو بڕیارە پلەی بنبڕی وەرنەگرتووە ئەگەر ئەوە بکەن دەبی داواکاری بێتە سەخت بەڵام کام داواکاری گشتی ئەگەر ئەوە ناکرێت ناتوان ئەوشی بکەن مستحیلە لەبەر ئەوەی دەبی پلەی بنبڕ وەربگری ئەو کات بڵای بکەنەوە کە بڵاویشی دەکەنەوە قیمەتی نیە لۆ لەبەر ئەوەی لەژێر هەڕەشەی ناموس و عائلە و شەرەف و ئەزیەت دانی دەستەی ئەگەر قسەیشیان پێکرابێ هیچ قیمەتی نیە لەبەر ئەوەی ئەگەر ئەمە لە حزوری دانپێدانەکان ئێمە دانیشتین وەکو پارێزەر ئەو کاتە قیمەتی قانونیە ئەوی هیچ قیمەتی قانونی نییە بەڵام دەمەوێت شت لەسەر سندیکای پارێزەران داوا لە هەموو ئەو ئەندامە بەڕێزانە دەکەم کە پەیوەندی و ئیلتیزامیان لەگە سندیکا هەیە پەیوەندیەکانیان هەڵپەسێرن لەبەر ئەوەی سندیکا لە بەیاننامەکەی ناوی هەر هەمووانی بە هاوڵاتی هێناوە بەڕاستی حق ئەوانش موقیفە چێوەگرن هەرچی ئیلتیزامیان هەیە بۆ سندیکای ڕایگرن تا کەیسی ئەو ئازادی خوازان یەکدا دەبیتەوە ئەوی تر ئەمە کاتی خۆی لە پاش پرۆسی ئازادی عێراق هەمومان
چاوەڕوانی ئەوەی بوون و لەسەر ئەوەی دروستبوونی حکوومەتی عراق چۆن بێ و چۆن دەبێت کە حکوومەتی عراق دروست بوو چ لە خەڵکی ناوەڕاستی عراق چ لە خەڵکی جنوبی عراق ئێمە شەر ئەومان دەگوت دەمانگوت ئەو تەجروبەی کە لە هەرێمی کوردستان هەیە لە بۆ بەغدا بچی بەڵام ئێستا بابەتەکە ڕێک پێچەوان هەیە هەموو خەڵکی هەرێمی کوردستان داوا دەکەن تەجروبەی حکومڕانی عراق بێتە هەرێمی کوردستان خۆتان بە چاوی خۆتان بینیتان خۆ پیشاندەران چوونە ناو هۆڵی پەرلەمان و یەک بەشەر کەسێک پێی نەگوتن لە پشتی چاوتان دووبرەوە یەک خۆ پیشاندەری ئەزیێت نەدرا من ئەوە دوا قسەمە و ئینشاءالله تەمیزەکەش بە قازانجی ڕۆژنامەنووسان و ئەو سزادراوانە دێتەوە ئینشاءالله هەمویان ئیفراز دەکەین و ئازاد دەکەین. بەڵێ زۆر سپاس بەڕێز بەشدار حەسەن پارێزەری دۆسیەی زیندانیانی بادینان هەروەها خاتوش نەفایق ڕۆژنامەوان کاکە ڕێنوار نەجم ڕۆژنامەنووس هەروەها کاک یاسین حەسەن هونەرمەند سپاس بۆ کاگەڕەنج عوسمانیش کە بەداخەوە بەوەی کێشەی تەکنیکی نەیتوانی تا کۆتایی لەگەڵمان بمێنێتەوە هیوادارین هاوپشتیەکان بۆ زیندانیانی بادینان بەرفرەوانتر بن و ئەم دۆسیە پەیوەندی تەنها بە ڕۆژنامەوانان نییە چونکە سەرنجام ئەگەر ڕۆژنامەوانان بێدەنگ بکرێن ئەوە تەواوی ڕای خەڵک بێدەنگ دەکرێت چونکە ئەوانەی دەنگی خەڵک دەگەێنن لە کۆتاییدا هەر ڕۆژنامەوانانن بە هیوای ئازادی بۆ سەرجەم زیندانیانی سیاسی دەڤەری بادینان تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و سەرفراز بن.